مامۆستا سڵاو لێبی لەسەر یادی 4 ساڵەی کۆچی دوایی مامزەلان لە دوای کۆچی ئەو لەمای ئەو 4 ساڵە دۆخی عێراق چی بەسەر هاتووە؟ ئایا ئەو گۆڕانکاریانە چین کە دوای مامجەلال هاتوونەتە ئارە؟ بەنای خوای گەورە خۆی یعنی لە ناوچوون و یان مردن و وەفاتبوونی ئەو جۆرە سەرکردە گەورە گەورانە کاریگەریەکی یەکجار زۆر گەورەی دەبی، تایبەتی کە باسی عێراقت کرد. عێراق زۆر پێویستی بە شخصیاتی گەورەیە لەبەرەوەی لە ئەسڵدا دروستبوونەکەی لەسەر ئەساسێکی صحی، یعنی تەندروست نەبووە، یعنی بە ئیرادەی میلەتانی عێراقیش دروست نەبووە، بەڵکو بە ئیرادەی ئیستیعمار دروست بووە. بۆیە بە تاکید لە ناوچوونی ئەو نوعا خەڵکانە کاریگەریی زۆری دەبی، بەڵام لە ناو کوردستان زۆر زیاتر، چونکە ئەوەی ئێمە تێبینمان کردیا زۆربەی قیادەکانی ئەی پیرەوتری قیادەی ئیجابی یعنی بەرهەمی سەدەی 20 سەدەی 21 توانای یان کۆمەڵگەی کوردی یان ئەو نیزامە توانای وەکبێ وەبەرهێنانی قیادەی نوێی نییە، هەتا کادیریش نیش، یان هەتا لە نەک هەر کادیری سیاسی یان سەرکردەی سیاسی، ئەماتە سەرکردەی عیلمی و سەرکردەی هونەری و سەرکردەی کۆمەڵایەتیشمان زۆر کەمە لە ئێستادا. ئەنی دەسەڵاتی ئێستاوای لە کۆمەڵگەی کردیا ئەی ئەمە پێی دەێن لە زک چوون، ینی ئێستا ناتوانی کۆمەڵگەی کوردی بابرین کەسێکی ئاینی زۆر گەورە، کەسێکی سیاسی زۆر گەورە، کەسێکی شاعری زۆر گەورە، کەسێکی زانستی زۆر گەورە بێنتە ئاراوە. ئەوە یەک لە قەیرانەکە بۆ ئەوی دەبینی لە پاش کاریگەری مامجەلال یان میراتەکانی یەکجار زۆر زعیفن ئەسڵەن. ئەوانەی ئێستا کە میراتگیری سەرکردە تاریخیەکانن بە قسەی هەولێری باورم حیای سەرکردەکانیشیان بردووە، نان کرد باە باش بوو، چکەوەی ئێستا دەیبینین لە میراتگیری مەلا مستەفا، میراتگیری مامجەلال، میراتگیری نەوشیرۆن مستەفا، میراتگیری ئەوانەی ئێستاش لە ڕێنە بەڕاستی وا لە خەرچی دەکات دەرێ ئەگەر ئێم دیارە باو باپیرانمان هەڵەبوونە تەئیدی مەلا مستەفا و مامجەلال و شێخ سەعید و شێخ مەحموودیان کرد، ئەگەر ئەولادەکانیان ئەوها بۆ شێوەی کەها بێویژدانن، ئەوها زاڵمن، ئەوها گەندەڵکارن، دیارە ئەوە لە بابیان لە بۆیان مایتەوە، یعنی ئەوە ئێستا تقریباً بوویتە ڕایەکی گشتی. بۆی زۆر خراپە کە ئەوانە وەکوبری جێ ئەوانیان گرتۆ یان کاریسیان یان جاروێ ئیدعای دەکەن دەرن ئەوە ئێمە ڕێگەی باوکمان تاوا دەکەین. زۆر باشە، توانراوە ئەو بۆشاییەی مامجەلال پڕ بکرێتەوە هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان لە دوای کۆچی ئەو؟ نە بە تاکید، ینی نەک بۆشایی پڕ نەکرێتەوە، ڕاست خۆوانی شەریەکە و سەلبیاتی خۆشیان هەبوو. مامجەلال کەسێک بوو بەڕاستی خەریکە برێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێوە نەبوو لە سیاست، ینی خەریکە برێم مەدرسەی سیاسی سەر بەخۆیە. ئەم لەگەر ئەوەی نیمە ئەو دیڕاستانەی دەبینم لەسەر مەلا مستەفای، لەسەر مامجەلال، لەسەر فلانی دەکرێت لە چارچەوەی ماستاوکردن، ئەوە زۆر جودایە، ئەوە هیچ نییە. ئەوەی ئێستا دەیبینم لە بۆ حیزبی و یعنی کادیرەکی حیزبیە دەچی بەحسەکی دکتۆرای پێدەینتەوە زیاتر زعیفی دەکەن، بەس ئەگەر دیڕاست دەچی ورد لەسەر مامجەلال بکرێت بەڕاستی مەدرسەیەکی سیاسی زۆر تایبەتە لە ئەزمونەکان، ینی هەر ئەو توانی شۆڕش هەڵگیرسێنتەوە، ینی توانی وەکوری سیاسەتێک لە نێوان ئێران و عێراق و تورکیا و دەولی و ئەو وەزعانە بکە تاگەیاندی ئەو ڕادەی کە ڕاپەڕین بکەن و ببتە ڕئیس جەمهور بەڕاستی ڕێبازێکە زۆر دەوڵەمەندایی، هەمووی هەر ڕۆژانە ئەزمون و وەکبری وانەی گەورە گەورەی تێدای لە ئیشەکانیدا، ینی پێشبینی زۆر گەورەی بوو. من بەبیرم دێ لە کاتی مفاوەزاتکردن ساڵی 1980 ئەم یەک لەوانم زۆر پێم ناخۆش بۆ مفاوەزاتەکرا، بەڵام لەبەرەوەی ئەو کاتی عێراق زۆر زەعیف بوو، شەڕی لەگەێنام پێم باش بۆ عێراق بکەوی کە وام دەزانی ئەگەر عێراق بکەی ئەو نەخشەی ئێستای کە هەیە سونە شیعە کورد زۆر لە قازانجی کورد بالفعل لە قازانجی کوردیش بوو. ئەم گوتم ئەو کاتی ڕوودا، بەڵام ئەو جوابەکی منی داوە زۆر پێشبینیەکەی بە قووەت بوو، گوتی ئەگەر ئەمە ئەو مفاوەزاتە نەکەین، بەس ئەو کاتی ناوی ئەنفال نەبوو، گوتی حکوومەتی عێراق نیازی وایە هەموو گوندەکانی کوردستان تێکدا هەموو خەڵکیش بگواستەوە و ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵاتشی لەگەرە.
دوایە بالفعل کە مفاوەزەت تێکچوو ئەوە ڕوویدا یعنی زۆر پێشبینیەکانی لە داهاتویان جارشکەم بینیم بە وەفتێکی ئێرانی گۆ کاتیکە لە دێسفول و شوش ئێران زۆر سەرکەوتوو ئێران تقریبا مەغرور بوو بەو سەرکەوتنانی با وەفتی ئێرانی گوتی بەس هێزەکانتان بگاتەوە سەر سنووری عێراق هەموو دنیا دەکەوێتە پشتی عێراق نایل عێراق بکەی ئەم پێم غەڵەت بووە ئەو قسە دوایەکە عین قسەکەی ڕازبیانی پێشبینیەکانی دنیا دیتنی یعنی ئەگەر ئەو بوومابایە هی دەگەڕ ریفراندۆم بۆ شێوەی بکرێت ئەوها کوردستان تەرتوێران بکرێت لەسەر ئاسی دووەلی و ئیقلیمی و وەتەنی ئەوەی یان لی دەگەڕ هەندا ئیش وا بکرێت کە ئێستا هەیە یان لە بینی یان پێگەی هەرێم ئەوها لاوازبی یان هەرێم ئەوەندە پێویستی بە عێراق بی بەوشێ ئەوان هەموو تەئسیراتی هەیە بۆیان نەمانی ئەو وەکوبرەی کلێنێکی ڕوحی و سیاسی و ئیجتیماعی زۆر گەوری یەخستە کوردستان بە حقیقەت یعنی دووبارەی دەکەمەوە ئەمە ئەو سەرکردانی ئێستاش ماون بە خراپەکانیشەوە ینی دەبی ئاگایەکمان لێبی کە دەڕۆن جێگەگرتنەوەیان زۆر زەحمەتەوە ئەوانەی جێشیان دەگرتنەوە بەڕاستی زۆر بە سەلبی جێیان دەگرن زۆر باشە مامۆستا تو ئەو ئێستا فەراغێک هەیە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان و کێشە ناوخۆیەکان ئەگەر ئێستا مامزلات بوومابایە ئەو دۆخەی ئێستا ئەو دۆخە بنیت بایە چه هەڵوێستێکی دۆ وڵی بەڕێی من ئەوەندێ من جێم لێ بوو مامزلات لە ساڵانی هەشتایەکان دروشمەچ هەبوو بێگۆ نێلن خزمەکانی ئەو قسە چی زیاتری شەکر بەزە من درم نایە قسەی بکەم وەسفی خزمەکانی دێگۆ نێلن کەس پۆست وەرگیت خزمی مە بەکەلک نایە کوڕی هەرنەی دێژ نێزکی و وڵاتیش بکەیتەوە دیارە ئەو شارەزار دوایی شۆڕشی نوێ یەکێتی ڕێک دزی بنەماڵەی بوو ئەو بەحیساب ئەگە تەمەشای بەیانی تەئسیسی یەکێتی بکەی دەبینی بەیانەکە لەسەر ئەو ئەساسەیە کە شۆڕشی کورد بە بنەماڵە کراوە بۆیە واشکستی هێنا ئەو دژی ئەو ئێستا نەک بە بنەماڵەکە تاو بوویتە ئیستینساخ لەوانتر زیاتر بە بنەماڵەیی کراوە ینی باشە ئەوان قسەیان هەیە دەڵێن ئێمە خەباتمان کردووە قوربانیمان داوە بۆیە ئێستا لە ئەستۆگرتنی یەکێتی بەمان خۆمان دەزانین وڵام نەمزانیە ئەو خەبەڵام یعنی زانیت لە بۆ سەرکردا تاریخەکانی یەکێتی لە بۆ پێشمەرگەرین هەگە لە ناخۆشە کە تو تەئیدی باوچ بکەیت بە هۆکارێک تەبعاً هۆکارێکی شاری بەڵام ئەوە بگوازرێتەوە لە بۆ ئەولاد کەنە شارەزا ئەنی ڕەنگە مەدرسە چیان پێی بەڕێون چی مدیری مەدرسە چ جای بابرین یەکێتێکی وا گەورە بۆیە زۆر ناخۆشە لە بۆ مەسەڵەن جێم لە خەڵکەش دەبی ناچارین دەبی بچینە کۆبوونەوە جێ لەوانم زۆر ناخۆشە ئەو پیادانە پیادەی تاریخین بەڵام کوڕەکانیان شەر نییە و وابن بەو شێوازە ئەوە لەلایەکی تریش ڕاستی ینی من نارێم هەر هەموو خزمەکەن ڕەنگە کوڕش هەبی باش بێ ئەوش حەقی خۆیتی یان برازە یان خزمی تری حەق خۆیتی بەشداری بکە بەڵام کە بە شەرتی لێهاتوویی نەک بەو شەرتەی کە با بڵێن لەبەرەوەی کوڕی ئەوە ینی ئەوە معنای ئەو هەموو دروشمانێک کە گوترا ڕاست دەرنەچوو زۆر باشە لە کۆتاییدا مامۆستا چ بکرێت لۆ ئەوەی هەم کوردستان هەم عێراق بگەڕێتەوە سەردەمی مامزەلال ئەو کاتێکە خۆی سەردەمی مامزەلالیش بەو دەرەجەی یەکێتی سەرکەوتوو نەبوو ڕاستی یعنی ڕاستە یەکێتی شۆڕشی کرد یعنی ئەوەی دەگوترێ یەکێتی تەقڕی بە فیل لێدا ڕاستیە من حەز ناکەم وابرێن بەڵام من بخۆم بە چای خۆم ئازایەتی پێشمەرگی یەکێتی موادی تێ خەریکە برم ئەو نەزەریە ڕاستە کە دەرێت تەقڕە بە فیل لێدا زۆریشن نمونە لەلایە بەڵام لەو دوایەی مامزەلاتی یەکێتی نیشتیمانی بەجی هێشتیانی کردی قوربانی سەرۆکایەتی کۆمار تا ڕادەیەک ئەوەندە جێی شانازینی هەموو تاریخەکەی مامزەلاتی بەڵام لەبارەی ئەوەی کە چ بکری ڕاست لە دوای تقریبا لە دوای مامزەلات 2 ساڵ لە دوای کۆنگرا وا هەست دەکرا من ئەم بەوردی ئاگەم لەن کێشە ناوەخۆەکان نییە ڕاستی ناوێچێتی چۆن بووە ئایا ڕاستە ئەو قسانەی دەکرێت کە هاوسەرۆکێک ئەنی خەرچ ڕووتاندۆتەوە و تاڵان ئەم ناگەم لەو مەوزانە نییە بەڕاست بەڵام ئەوەندی لە دەرەوە دەبین سیاسەتەی تا ڕادەیەک استراتیجی گرتووە لە بەرامبەر تورکیا لە بەرامبەر جیهان لە بەرامبەر ئێران لە بەرامبەر عێراق حتا لە بەرامبەر ناوەخۆ ئەنی یەکێتی وەکوی دەرفەتە چی لە بۆ هاتبووە پێشکە معارەزە لاواز ببوو
دەسەڵاتی کوردی زڵم و زۆڵەشی یەکجار زۆر زیاتری دەکرد خەریک بە و بەشای پڕ بکاتەوە کە پێی دەگوترێ نوێنەرایەتی میلەت بۆیە یەکێتی نیشتیمانی پێم وایە ئەگەر ئەو حرەکە و ناکۆچی هەشتی تەموز ڕوویدا ئەوە ڕووی نەدابایە کەلەنی مامجلال تا ڕادەیەک پڕکردبووە و ئەو جارە لەو دەنگدانە پێم وابوو یەکەم دەنجیان دەینا بەڵام ئێستا لە دوای ئەو ڕووداوانە پێم وایە یەکێتی نیشتیمانی زۆر خراپ هاتخوات تازە حتا ئەگەر هەردوو هاوسەرۆکی پێچیش بێنەوە بەڕای من ئەو شعبێتی جارانی یەکێتی نچکە ئەو متمانەیە دوا متمانە بوو بە یەکێتی نیشتیمانی لەناو خەڵکی ئەویش ڕۆژ